Зовешь меня именем, где бы ни была, свою مۆنۆدرامای سەلما گەشتەکەی بەردەوامە نواندنی هەوار فارسە بۆم جارە بە زمانی کوردی نمایشەکەم دەرهێنانی و سینۆگرافیایی نەژاد نەجمات نووسینی ئەم کارە لەلایەن زۆر بەڕێز دکتۆر دڵشاد مستەفاوەیە ئازیزێکی دیکە لەم سەفەر و گەشتە لەگەڵمانە مامۆستا ئاراس کە کاری میوزیکمان بۆکە هاوڕێیانی دیکەمان لە کەرکووک کە کارە هونەرەکانیان بۆ کردوین و هاوکارمان بوونە تاکو بگەین بەم وڵاتە بۆ ئەوەی ببینە نوێنەرێکی جوانی کوردستان و عێراق ئێمە بە زمانی شیرینی دایک لێرە دیالۆگەکان ئەڵێن نمایشەکەمانەکەین ڕووسیا بۆ زۆربەی شانۆکاران تەواوی جیهانیش مەدرسەیەکە ئەکادیمیایەکە بۆیە خەونی زۆری شانۆکارانی جیهانەکە بتوانن لەم وڵاتەیە کارەکانیان پێشکەش بکەن خۆشبەختانە سوپاس بۆ هاوکارانمان کە ئێمە گەیشتینە ئێرە گەشتەکەی سەلما بەردەوامە بێت ئێمە کۆمەڵەیە چیرۆکی تراژیدیامان پێیە ئەمانەوەی لە ڕێگەی کارکتەری سەلماوە بگەین بە تاکی هاوڵاتیانی جیهان با بڵێن بۆ ئەوی گوێبیست و بینەری چیرۆکە تراژیدەکان بن کە لەلایەن نەتەوە و وڵاتە جیاواز و زلهێزەکانەوە بەرامبەر کورد کراوە و هەمیشە بەرامبەر دۆسیەکان و تاوانەکان کە بەرامبەر کورد ئەکرێ بێدەنگن. سەدان جار وەک دارستانێکی مشکڵات و ستێنراوین و لەناو براوین مردنی ئێمە. گروپی شانۆی هەوار لە رووسیایە نمایشکردنی شانۆی سەلمە بەردەوامە ئێمە لە دوێنەوە لە رووسیاین لە شارێکی نشمە تەمان گروپی شانۆی هەوار بەردەوامە لە ئەزموونکردنی و یا ئەزموونکردنی پرۆژەی شانۆی سەلمەکە جینۆسایدی هەڵەبجە و ئەنفال و کۆچی خەڵکی کوردستانە ئێمە لەم فستیڤاڵین کە فستیڤاڵێکی گرنگی وڵاتی رووسیایە زیاتر لە 14 بۆ 15 نمایش بەشدارە زیاتر لە 10 وڵات ئامادەی هەیە ئێمە نوێنەرایەتی کوردستان و عێراقەکەین بە شانۆی سەلمە بەڵام بە خۆشحاڵیەوە ئەمە ئەبێت یەکێک لە دەگمەنترین ئەو ئەزموونانەی کە تاکو ئێستا ئەوەی کە من سێرجم بۆی کردووە هیچ نمایشێکی کوردی لێرە لە فستیڤاڵێک نمایش نەکراوە بە خۆشحاڵیەوە ئەوەی کە بەرمن کەوتووە تاکە نمایشی کوردیەکە لە فستیڤاڵێکی رووسیا بەشدار بێ بە خۆشحاڵیەوە ئێمە لێرە سوپاسی هەموو ئەو ئازیزاناکەین کە پشتیوانمان بوون بۆ گەیشتن بە رووسیا هەر لەو کەناڵە ڕاگەاندنەکانەوە بەتایبەت کورساتی ئەزیز هەمیشە لە هەرشوێ بێ لەگەڵمانە زۆر سپاس بۆ بەڕێز یاعقوب نەجمەدین کە هاوکار و پشتیوان و داعمی ئەم نمایشەی کرد بۆ رووسیا. سەدان کەسی تروا لەناو ئەم هەگ بەیەمدایە سەدان دەنگی کە بکراوە هەزار گۆرانی کوشراوە دەیانکانی خنکاوم لەگەڵ خۆم هێناوە وازان من بەتەنهام نەخێر نا